گرفتێک ئەزانم گرفتی زۆرێک لە دایکان و باوکانە کاتێک منداڵەکەت دەیەوێت یاریەک بکڕێت یان دەتەوێت تۆ بووکەڵەیەکی بۆ دەستنیشان بکەی هەر جۆرێک لەو یاریانە بێ پێش ئەوەی دەستنیشانی بکەی ئایا لایەنی دەرونی منداڵەکە لێکە دیتەوە بزانە منداڵەکەت داوای چ جۆرە یاریەک دەکات بۆچی ئەمان هەموو دوجار دەکەین بە پرسیار بۆچی ئەو منداڵانەی کە پەنا ئەبەنەبەر کڕینی ئەو جۆرە یاریانی کە جۆری چەک و تەقەمەنی و ئەسلیحە و هەموو ئەم بابەتانن ئەوە دەبێت لە ڕووی دەرونیەوە خوێندنەوەیان بۆ بکرێت دەبێت دایکان و باوکان بزانن هۆکارەکەی چییە کە ئێمە لەم تەوەرەیە باسیەکەین و بۆچی هەندێک مناڵ پەنا باتە بەر ئەو یاریانی کە یاری ژیرین واتە ئەو میکانۆ و دروستکردن و بنیاتنانی تایە یاری چی کاریگەریکی هەیە لەسەر لایەنی دەرونی مرۆڤ منداڵ هەمیشە وتمانە نابێت کار بکات تەمەنی یاسایی کارکردنی منداڵ دیاریکراوە واتە لە دوای ئەو تەمەنەوە تەمەنی منداڵی تێپەڕێنێ و تەمەنێکێک کە دەتوانێت بچێت بۆ کارکردن بەڵام چەند گرنگە لە منداڵیەوە ئێمە ئەو جۆرە یاریانە بخینە بەردەستی منداڵەکانمان کە پیشەیەک دەستنیشان دەکات خۆ منداڵەکار کار دەکات لەگەڵ ئەم جۆرە یاریانەدا وەکو هەر ئۆتۆمبیلێکە بار هەڵگریەکە شۆفڵێکە چزانم پێداویستی کەرەستەی پزیشکیە هەموو ئەمانە بۆ خۆی پیشەن ئەمانە وا ئەکات لە لایەنی دەرونیەوە حەزی پیشەبوون بۆ منداڵ دروست بکات بەگشتی لە ڕووی دەرونی باس لە دیاریکردنی یاریەکەین بۆ منداڵ و کاریگەری لەسەر لایەنە دەرونیەکەی خات و ڕێزان نادر توێژەری دەرونی ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە کە لە سۆدی ڕۆژێکی نوێ خات و ڕێزان بەخێر بێت بەیانی مولایەکتان باش و زۆر سپاس خات و ڕێزان هەر بەگشتی ینی سایکۆلۆژیای مناڵە بێت لێک بدرێتەوە لە دیاریکردنی یاری بۆی یعنی یاری پێشەوەی باسی کاریگەریەکانی بکەین بۆ کاتێک کە منداڵێک ئەگری یان گرۆزە بۆی کە داوای یاریەکەکە ئەمە ئەبێت چی لایەنێکی لێک بدرێتەوە دایک و باوک یارێکی بۆ دابین پێنیان خۆی وا لێ بکەین دەست بکە بە هەڵبژاردننی یارێکی بەڵێ خۆی کە منداڵ دایک و باوک خۆی ئامادە دەکات و منداڵێک دێنێتە ناو خێزانەکەیەوە ئەبێت جۆرە کەرەسە یاریەکانیش دایک و باوک ئاشنا بێ پێشەوەی مناڵەکەی بێتە دنیاوە بۆ ئەوەی بزانێت ئەو کەرەساتانە لە تەمەنی چەندەوە بۆ چەند چونکە هەر یاریەک لە تەمەنەکان و دەستنیشان کراوە لە جیهانە مەسەرەن ئەڵێ لە سفرەوە هەتا شەژمانگی ئەبێ ئەخودی ئەم یاریانەی بۆ کارکەی نابێ یارێکی کەی کە تەمەنی 3 ساڵە بێنی بۆ تەمەنی 4 مانگی و 6 مانگی هەم لە وەزنەکەشیە چونکە کە بتوانێ ئێمە ببیری وەزنەکەشی بکەین مناڵێکی 6 مانگ چەند ئەتوانێ یاریەکان قورس بێت چەند بەتوانا بێ دەبێ ئەو شتە هەڵگرێ بۆ ماسوولکەکانی ئەبێ دایک و باوک بی لەو حرەکاتانەی مناڵیش کاتەوە ئەبێ لە تەمەنی 0 تا 6 مانگی باسیکەین ئەو ئالاتانی بۆ بەکارکەین کە مۆزیقایتیایە زۆر حەزیان بە دەنگەکانە ئاشنای دەنگە بن بەڵێ ئینجا گوێ ئەگرێت گوێەکانی ئێمە بێ هەستەکان لە 0 تا ساڵ ئێمە هەستەکانە بێ بۆ مناڵ بەقۆتکەین ئەو 5 هەستەی کە هەمانە ئێستا جارە زیاتر هەستی بینینەکەیە یان بیستنەکەیە ئەمە گرنگە زۆر ئیشی تیا بکەین یان هەست بە تەچکردنی یاریەکان زۆر جار هەستی پێ ناکە یەکسەری باتە دەمی چونکە کە خستێ دەمی ئەبێت تامی کالێەوە بزانێ ئەمە چییە چونکە نازانێت چۆن کارەکرێت تامی چی ئەیە چۆنە بۆیە تەمەنەکان زۆر گرنگە کاتێک کە ئێمە ئاشنا بووین بە یاریەکان مناڵەکە لە تەمەنی چەنەوە ئەبێ خۆی هەسکا یاری بۆ خۆی بکڕێ لە تەمەنی 2 ساڵەوە کە ئێمە ڕامانێنا فێرمان کرد ژینگەی خێزانەکە زۆر مهمە لە چه جۆرێکە تۆ ژووری بۆ ئامادە ئەەکەی ئێستا من زۆر جار دایکە بینم تەمەنێکی خۆی یاری نەبووە لە منداڵیە بووکەڵەکان و یاریەکان ئەچێ و زیاتر خۆی هەڵی ئەبژێرە وەک لە بۆ مناڵەکەی مناڵە حەز و ئارەزووی مناڵەکە نییە خودی دایکەکەیان باوکەکەی ئات حەزی لە سایرێکان بە ماتۆر بە کوڕەکەڵتۆرەوەرە با من ماتۆڕێک بۆ بکرم بە کارەبایی و ئەڕە بەسەوە حەزی مناڵەکە نییە باسی لانی نەرێنی ئەو بابەتەش بکەین بەڵێ ئەوە حەزی مناڵەکە نییە ئەوە حەزی دایک و باوکەکەیە کە لە خودی خۆیانە جاران نەیان بووە ئێستا حەز ئەکەن ئەوەی کە خۆیان نیان بۆ مناڵەکان بێنە باشە بەڵام ڕێزان خان ئەگە قسەکەت لەبیر نەچێتەوە هەنێک جاریش بۆیە دایک و باوک ئەیەوێت لەم کاتای یارمەتی مناڵەکەی بە یان بۆی هەڵبژێرێت لەبەرەوەی کە بۆ نمونە کەرەستەیەکە یاریەکە دایک و باوکەکە بیر ئەکاتەوە ئەڵێ ئەمە بە کەڵکی نایەت ئەبینیت ڕەنگەکەی سەرنجی مناڵەکەی ڕاکێشا هەنێک جار بۆ نمونە کوڕە حەزی لە چەکە ئەبینین ئەوترێ بۆ مناڵ بەتایبەت لە تەمەنی مناڵیە چەک باش نییە یعنی لەوانەیە هەنێک جار ئەم لایەنانش لێک بنەوە
ئەخر سیدکە کە من ئەڵێم گرنگە مناڵەکەش خۆی ڕێی هەبیان لان دایک و باوکەکە کە تۆ پەروەردەیەکی ژینگەیەکی ئارامە بۆ مناڵەکە ڕەخسان لە ناو خێزانەکەدا زۆر حەز بە چەک ناکات زیاترە چێ بۆ لای میکانۆکە میکانۆکە چکە فکری زانستی لێ دروستەکە شت ئەکات ئەتوانێت فکری بجوڵێنێ بەس چی ئەکگە تۆم و تیژێکی خێزانی هەبێت مناڵەکە حەزەکە دایمە ئارەزووەکە و مناڵانی کە منیان بینم دایمە چەکەکڕێ یاری دروستەکە بە میکانۆک سەرێکا بە دەمانچە و تەقفێتەوە ئەنێ بۆ چکە من ئەزانم ئەمە لە خێزانێکی توم و تیژیایە حەز ئەکا ئەو دەورە ببینێتەوە فێر بووە یان حەز ئەکا مەسەلەن عەزیەتی خەڵک باتەوە بەو شێوازە چکە خۆی لەو قورسایی ناو خێزانێکی خۆدایە یعنی ئەمانە جۆرێکن لە جۆرەکان کە لە ڕووی دەرونی و کارەساتە بۆ ئەو منداڵانە بۆیە ئەگە فێرمان کرد لە ژینگەیەکی ئارامە یاریەکانی ژەزانی هەڵبژێرین ئێستا بەڕاستی بۆیە ئەڵم زۆر گرنگە کە کاتی یاریەکانە کرد تەمەنەکان لێک بینەوە بۆ چ کاتێک باشە وە پێویستەکان ئێستا مەسەلەن لە دوای 2 ساڵەوە باباسیکەین بە هیچ شێوەیەک ئێمە نابێ بچینە سەر یارە زیرەکیەکان موبایلی بۆ کارکەین یان ئایپادی بۆ کارکەین هەتا 2 ساڵ یعنی لە سفرەوە تا 2 ساڵ قەدەغەیە بە هیچ شێوازێک نابێ ئێمە ئەم ئالەتە زیرەکانە بین بە مناڵەکانمان ئەبێ شێوازی چی بۆ کارکە بۆ مناڵەکان ئەو ئالەتانی کاڵم دەنگی موزیکەکانیانەیە میکانویان بۆ کارکەین ماڵە باجێنە بووکەکان بووکەڵەکان مطبخی بچوو خواردن قاوە چا ئەمانە تۆ فێری هەم زمانیانەکەین هەم فێری لایانی کۆمەڵایەتیانەکەین هەم فێر ئەەکەیت کە پێداویستەکانی ڕۆژانە چییە کارەکرێت باش ڕێزان خان هەر لەسەر بۆ کەلوپەلی کچان زۆر کێشە نیە چون بە قسەکەی جەنابەت حەزیان لە ماڵە باجینە و بووک و ئەم جۆر بابەتانە بۆ کوڕ زۆر زۆر کێشە بێ هەندێک جار کوڕەکە ئەبینی حەزی لەوەیە بۆ نمونە ئەچێ لەگەڵ هاوڕەیەکی لەگەڵ خوشکەکە دانیشێ ماڵە باجێناکە هەندێک جار حەزی لەوەی بووکی هەبێت ئەی خاتە باوشی دایک و باوکە ترسێ لەم کاتانە ئەڵێ ئەترسم کار بکاتە سەر کەسایەتی کوڕەکەم بەڕاستی ئەوەی کە مناڵەکە حەزی لە کەلوپەلی یاری کچانە بێ ئایا هیچ کێشە گرفتە دروستەکە ئێمە یەک شتمان هەیە پەروەردەمان زۆر هەڵەیە بۆ بینی کچ و کوڕ ئێمە کاڵین پیاو سالاری لە ناو کۆمەلگای کوردەواریە زۆرە ئەمەیە سەبەبەکەی چکە مناڵ پێویستە ئەو گیاری کەلوپەلانەی کە کچ و کوڕ کاری ئەکان لە منداڵەیە وەکو یەک بێ فەرقی زۆر نەبێت ئێمە لە هەر لە بچووکی و لە شەژمانی وڵێ نەمەشتی کوڕانێ مەشتی کچانە ڕەنگەکانی هەمووی بۆ دیاری ئەەکەین یعنی وای لێ ئەەکەین بە کوڕێکی گەورە نەک مناڵە یعنی من مناڵم بینۆ 2 ساڵ 3 ساڵ وەکو کوڕێکی گەورە تەسەڕوفاتەکە بۆ چکە دایک و باوکەکە ئەڵێمە کوڕە ئەبێ وەکو کوڕ تەسەڕوفاتەکە ئەمە هەڵەیە ئەم هەڵەیە ئەبێ دایک و باوک بیرکاتەوە ئەو منداڵە پێویستی بەوە هەیە با فێر بە قەیچێکە سبێنێ گەورە بێت لە وڵاتانە ئێستێمە فێریانەکەین چۆن مناڵ دایبی ئەگۆڕێ ببن کوڕەکەش بیکە چۆن جلوبەرگی بووکەکە ئەگۆڕن ئەبێت کوڕەکەش بیکە چۆن ماڵە باجێنە ئەکا قاپە شۆن ڕۆڵەکە هەڵگۆڕێت تۆ لە گەورەیە کە ئەڵێ با فێر بێ فێر نابێ ئەی تۆ لە تەمەنی چەنەوە بێ فێریکی لە تەمەنی 2 ساڵیەوە ئەبێ دەست بۆ کارانە بکەیت هەتا ئەویش یەکسان بێ لەگەڵ ژنەکەیە لەگەڵ کچەکەیە جیاوازی نەبێ بەڵام ئێمە خودی خۆمان دایکەکان بە تایبەتی جیاوازی کوڕ ئەەکەینێکین بە پیاو سالاری کە گەورەش بێ خەفەتە خۆی وڵاتانیش وایە خاتۆڕێزانانی پێمە بە جەنابەت دەرەوە شت بینی و ینی لەوێ چۆنی ئەم یاریانە دیاری ئەکرێ بۆ منداڵ بۆ کوڕ بۆ کچ نەخێر لەوێ دەست نیشان ناکرێت لەوێ هەتا تەمەنی 4 ساڵیش پێکەوە یاریەکانیان هاوبەشە شتێک نییە ناوی کچ بێ شتێک ناوی کوڕ بێ بەڵام لەوە ئەچێ کوڕەکە تۆزێ حەزی بە جوڵەی زیاتر هەیە لە یاریەکانە وەک لە کچەکانە مەسەلەنەوەش یاری نییە مەسەلەن بڵێ وەڵا ئەمە بۆ ئەکڕم جوڵەی زیاترە نا ئێمە جوڵەی یاریەکان مەسەن پەتپەتێن زۆر حەزی لێ بجوڵێ تۆپە حەزی لێ کوڕەکە کاری زیاتر پێ بکە یاری میکانی کوڕ زۆر حەزی لێ لە بروی فکری زیاتر ئەجوڵێنە کچ ماوەیەکی دیاری کراوە تااقەتێچێت کوڕەکە زیاتر لەگەڵ یا خەریک ئەبێت ئەمانە ئەم تۆزە جیاوازی هەیە بەس ناوی نانی نەمە یاری کچ باشە مادەم ئەم جیاوازی بیرکردنەوەی هەیە لە بینی کوڕ و کچە لە دەستیشانکردنی یاریشدا خۆیان وا لێ بکەین کە سەربەست و ئازاد من دایک و باوک لەسەری ئەمە پێویستەکە بۆ من منداڵەکەمە بەم بۆ فرۆژگایەکی یاری پێڵم ئادەی کوڕم فەرمو چی هەڵاگری یان کچم فەرمو چی هەڵاگری ئەمە شتێکی باشە پەروەردەیەکی دروستە لە ڕووی دەرونیەوە یان دەبێت
بەرچاڕوونێک بۆ مناڵەکەت بەرچاڕوونێکی بیتە خۆی دوکانی فرۆشگاکان من هی کوردستان تۆزە گلیم لەیان هەیە کە ئەچیت مەسەلەن بەڕێزە مناڵەکە و 3 ساڵە یەک ریزدانێ ئەمە لە تەمەنی 0 تا 3 ساڵ ئەمە یاری ئەو تەمەنەیە بەس لێرە نەنووسراوە لێرە هەر یەک پارچێکی لە شوێنێکە بۆیە مناڵەکە ژەخولێتەوە دایک و باوکی زۆر جا بێزارە بێ بێتاقە دەبێ ئەڵێ کوڕمە و چیان کچم شتێکی نەپیان نەکرد نە و دۆزیەوە لەم دوکانە گەورەیە کە خودی مناڵەکە نییە خودی شوێنەکەیە شوێنەکە تەمەنەکانیان نەنووسیوێ سەر بەڕێز مناڵەکە بەرە ئەڵێ لە 0 تا 3 ساڵ ئەمە یاری ئەمە تۆ ناڕێ بۆ تەمەنێکی 7 ساڵ 10 ساڵ ئاسان کاریشە موش باشدانرا مناڵەکە خۆی ئەیبینێ لەوێ کە دەستنیشانی یاریەکی کرد دایک و باوکەکەی خوێنێت و ئەڵێ زۆر باشە مناڵەکەم 2 ساڵە ئەم یاریە بۆ باشە با تاقیکاتەوە بۆ مناڵەکەش دڵی پێخۆشە بێ خۆی هەڵی بژاردووە هەم دایک و باوکەکەش نیگەران نابێ پترسێ بڵێ ئەم یاریە قورسە بۆ تەمەنی مناڵەکەم نابێت لێرە ئەبێ ئەم فرۆشگانە ئەم کارە بکەن هەم بۆ ئاسانکاری مناڵەکە لە ڕووی دەرونی و زۆر ئاسانە بووی هەم لە ڕووی دایک و باوکەکەش و هاوکاریانەکە باشە جا کاتێ باسی یاری ئەکەن زۆربەی کات خەیاڵمانە چێ بەرەو ئەوەی کە کەلوپەلێکی یاری هەبێ بەڵام ئێستا کۆمەڵێک یاری ئەبینین هەر لە ماڵە تۆ خۆت ئەتوانی دووسێ کار دروست بکەی ڕەنگیان بکەی کارتەکان بێ بەدەست مناڵەکەەوە بیخاتە سەر ڕەنگێکی کە پێشتر بۆ دیاری کردووە ئەم جۆرە لە یاریانە تا چەند دەورە بینێت ئەوەی کە تۆ خۆت دروستی بکەیت و هەروەها ئەوەی کە ئێمە هەنێک جارە بینین مناڵەکە ئەڵێ بە دایک و باوکەکەی ئەڵێ وەرە لەگەڵم ئەبینی دایک و باوکی لا کە تااقەتی نیاڵێ خۆ دابنیشە خۆ ژیرکە ئەمە لە لای ئێمە زۆر هەیە بەڕاستی ئەم تێکەڵبوونی دایک و باوک لەگەڵ مناڵ بۆ یاری ئەمە چ کاریگەریە دروستەکە ڕێزان مناڵ زۆر گرنگە هەل لە یەکەم ڕۆژۆکە لە لایەک ئەبێت ئەبێ وەختەکانی بۆ دیاری بکەین چونکە کە وەختە بۆ دیاری نەکرد چەند سەعات وەختەی بۆ منداڵە بەڕاستی لە ڕووی زمانوانە زۆر تەخیرە بێت پەیوەندی کۆمەڵایەتەکانی باش نابێت سۆز و خۆشەویستێکی باش وەرناگرێت تێکەڵاوبوون لەگەڵ دایک و باوکە زۆر دوورە بن لە یەک ئەو مناڵە کە ناوێنەی گۆشەگیر لەگەڵ یەکە ئەمە کەواتە وای لێ دێت ئەو منداڵە تێکەڵاوی ناو کۆمەلگا بە باشی نابێ هۆکارەکەی دایک و باوکەکەیە من ئەڵەم هیچ مناڵێک لە دنیا نابێ بڵێن ئەڵێن ئەمە تەممەڵەیان خراپە دایک و باوکەکە وای لێ ئەکات کە چالاکی نەکردووە کە ئیتیمامی زۆر پێناو کە هەوڵی زۆر ناوە لەگەڵیا هەج مناڵێک کە هەوڵ و ماندووبوون لەگەڵا کرد نەتیجەی باش ئەیا بەدەستەوە لە بەرۆما هەڵەیە کە ئێماڵی مناڵە خۆی هەر هیچ فێر نابێیان هیچ وەرناگرێیان هیچ تا ماوە هەروە ئەڕوا ئەم وشانە زۆر هەڵەیە جا بۆ یاریەکانی بەڕێزە بۆ پرسیارەکە مناڵ ئەبێ فێری چالاکی بکەیت کە تۆ فێرێک کرد خۆی وەرەقەت هێنا وەرەقەی ڕەنگاوڕەنگ بۆ نمونە یان هەشتێکی یاریێکی کە کەرەسەیکە کە مناڵ فێری چالاکی بکەیت مەسەلەن زۆر جا عەلاگەی ڕەش بێنە قاچێک ببڕە وەکو قاچ یان جێگا دەست ببڕە بیکە بە عەلاگە ڕەشەکەوە دەستەکان دانێ قاچەکە دانێ قاچەکە تۆزە خوارکە بەملا بازێنی پێ بکە بڵێ بازهەڵە بۆ سەر ئەو قاچە ڕێکە باسەڵە بۆ سەر قاچەکەی بەملایە بەملایەنی یاریەکە خۆشی دروستیەکە زۆر ئاسانیشە و پارەشی تێناچێت یعنی بازە یاریەک هەیە بەڕاستی قیمەتەکەی زۆر کەمە بەڵام لە ڕووی زانستی و بەپی مناڵەکە تۆ زۆرتر ئیسفادەی لێکاوە یاریەکی کە منەی بینم دایک و باوک 25,000 پێەیە یان 50,000 بە پارچە یاری ئەیە بۆ سەعاتێکی شکار ناکرێت و فڕێ ئەیە مناڵەکە بەس ئەم جۆرە چالاکیانە ئەگەسەر لە بچیتە ناو یوتیوبەوە بە چەندەها یاری دەست هەیە کە دایک و باوک بە ئاسانی پەیە ئەکرێت و خۆشی ئەیکەی و بزانە لە ڕۆژەکەیان مناڵەکە چەند سەعات خەریگەکەی هەر بڕینی دەستەکان من دامناو چەند دقەی پێچێ لەگە مناڵەکەیە دامناو 10 دقە بەس خەریکی ئەمە ئەبین بڕینی قاچەکە کە دروستەکرێ ئەوە بڕینەکە ئەجا تینێکی لێ ئەی نەمەی کەتیرەیەکی لێ ئەی بەڵێ کەتیرەیەکی لێیت و اینجا زەرفە عەلاگە ڕەشە خۆڵەکان بی بڕە دوان بنێ بەسەر یەکەوە بەتیب قاچ و دەست و شتەکان هەمووی بخەرە سەر کاتێک گەزانی لەم سەر بۆ ئەو سەر یەک دنیا حرەکەی جوانی هەیە و مناڵەکە بازبازێنی خۆشتێکا وزەکەش کارەکە زۆر مرتاحیشە خۆشی دروستی کردووە فکرەی خۆیەتی ئیتر کارێکی زۆر جوان سەیرەکەی سەعات و نیوێک بەم کارەوە ئەنجامیشی هەیە ئەمە گرنگە بۆ من باش ئەگەراوکارم توانم دیمانەمان بۆ فولکەم بۆی خات و ڕێزانبەیەکەوە تەماشای بکەین هەندێک سەرنج و کۆمنتیان لەسەر بێت ینی لە هەندێک دیمەنەکان بینی منداڵ بە تەنیا یاریەکە لە هەندێک دیمەنە بینیت دوو منداڵیان سێ منداڵەوە هەر لە هەندێک دیمەنی تریش بینی دایک و باوک بەشدارە لە یاریکردن لەگەڵ مناڵەکانە
کامیان گرینگە ینی کامێن لە هەمووی گرنگترە لە ئەگەر قۆناغبندی بۆ بکەین منداڵ بەتەنیا خۆی یاری بکە ئەوەی تر خۆ لە ماڵێکە کە منداڵێکی بەتەنیا یاریەکە ئەوە کێشە نییە بەڵام بەگشتی گروپین و یان بەشداری پێکردنی دایک و باوک لەگەڵ یاریکردنی مناڵە چەند گرنگە باش دیمەنەکانیش بکەی لەگەڵ گرنگترین شت بۆ منداڵ کە هەستی پێکات و سۆز وەرەگرێ و خۆشەویستی وەرەگرێ و گرنگی پێوترێ و فێری متمانە و بێ فێری ژینگە پارێزی ئەکا لە هەموو شتەکانی خۆیە لەو خۆشەویستی ئەو دایک و باوکەیە کە لەگەڵ یاتی لە کاتی یاریکردندا یعنی کە ئەیبینی بە کۆمەڵن لەگەڵ دایک و باوکەکە دەستەگرێت یان ئەچنە شوێنێکەوە یان شکارێک ئەنجامەیە ئەو مناڵە چەند مرتاحە سێرێکی دایکەکەیان باوکەکە بزێگەگرن بەخۆشی گەشەیەک ئەکات تەسەوری ناکەیت چ گەشەیەکە لە ڕووی داحین تۆ هەستەکەی هەر سیرکردنێکی احتیادێ بەس ئەو گەشەی پێکاپی گەورە ئەبێت داحنی نازانی چەند مرتاحە بێ بۆ کاری کە لەگەڵ ئەم دایک و باوکو دەستی گرتووە کە لەگەڵیان لەبرۆ زۆر گرنگە ئێمە مناڵ نێڵین بە تەنها یاری بکە بخەینە ناو ژوورێکەوە ئێستا بەڕاستی منە و گلێژ با لە زۆر لە دایک و باوکەم موبایلێکی ئێنە دەزیان ئایپاتێکی ئێنە دەزەڵێ بڕۆ بۆ خۆ دانیشە وەختەکە و بەرەسەر بەم شاشەیەوە ئیتر بیری لێ ناکاتەوە چەند سەعات بەرەم دەمی شاشەیە بووە چەند چاوی هیلاک بووە چەند بە تەنها بووە چی بینیوە ئەمانە زۆر یعنی ئەبێ بە دوواچوونی بۆکە بۆیە گلێم هەیە لە دایک و باوک لە بەڕاستی یعنی هەتا ئەتوانن خوان لیان نزیک بنەوە چ لە ڕووی زمانەوانیەوە چەند فێرە بن چۆن تێکەڵاو ئەبێ ئەو هەست و تێکەڵاوبوونی دایک و باوک کە ڕۆژانە ئەو دایک و باوکە چی ئەکا و مناڵە گوێ ئەگرێ فێر ئەبێ لە پیشەکەیەوە یعنی سەمە زۆر جارەڵی مناڵ بۆ فێری کە گەورا بێ ناڵێ ئەو کارەمەوێ بەس ئەگە فێر بوو لە دایک و باوک و گوێی گر لە منداڵەوە لە پیشەکەیە چی کردوواتۆتەوە باسێکە خۆشەویستی بۆ دروستە بێ بۆ سەر کار ئەو ئیشانی کە ڕۆژانە چەند جێبەجێیەکە یەتەوە لای ئەو چەند خۆشە یعنی ئەمە شانازی ئەکا کە باوکەکە لەوێ دایکەکە لەوێ بەس بەداخۆ دایک و باوکی ئێمە ئێستا مناڵەکان بەتا نادانا بە دێر شاشەیەکەوە دوور لەم تێکەڵاوبوونەی کە خێزان و خۆشەویستی و تێکەڵاوبوون و بیانبن بۆ ناو حەدیقەیە کە لەوێ پێویستە چەند ئۆکسسیجین وەرگین پێویستە لە ژوورێکی چوارگۆشەیە دایمە بە تاقی تەنها دانراوە نە ئۆکسسیجینێکی پاکی تایە نە پێویستە کات ئەم مناڵە شاشە چکە ئێمە دایک و باوک بیرمان نەچێت سەعاتەکانە بێ بزانین چەند دقە ئەمە ئەیە بە مناڵ قەدەم شتانەمان نییە ئێمە لە سفرەوە هەتا بڵێن 3 ساڵە تا 6 ساڵ ئەبێ 1 سەعات و 37 دقە مناڵ بتوانێت لەبەر شاشەیە بێ ئیتر شاشەی تەلەڤیزیۆن بێ شاشەی موبایل بێ ئایپاد بێت ئێمە ئەبێ حسابیکەین 1 سەعات و 37 دقە لە کوری ڕۆژەکەیە دایک و باو حساباتی ئەمەمان بۆ ناکە لە 7 ساڵی بۆ 12 دقیقە پشۆکەی نییە لە هەندێک خێزان لەوەچە پشۆکەی بێ پشۆکەی بێ بۆیە ئەڵم یعنی تۆ چاوی تەسەور ناکەی ئەو مناڵە کە تەحەموول ناکە تووشی ژانە سەرە بێت تووشی چاوێشا بێ چاوەکەی سوورە بێت تۆ ماندوو ئەبێ ئەم ملانەی سەرشانیان دایمە سیرەکی خوار بۆتەوە ئەم پەنجانەیان دایمە ئازاریە دەڵێ ئابیشێ لە ئێرە مێشێ دایکیش نازانێن باوک نازانێن بۆ چکە ئەوەی کارکردەوەی لەسەر ئەو شاشەیە بووە لە 7 ساڵی و بۆ 12 ساڵی ئێمە تەمەنی ئەو عمرەمان ئەبێ 3 سەعات و 10 دقە هەموو ڕۆژەکە لەسەر شاشەیەک بوو بێ یعنی ئەم حساباتانە ئەبێ ئێمە زۆر وردکار بین و بیری لێ بکەینەوە بۆی ئەو مناڵانەمان بپارێزینە چاوێشە ئەمانە پێوەرەکی چین ینی پێوەرێکی ئەمانە هەمووی زانستە و لە 2019 لە جیهانە ئێستا تێست کراو بۆ ئەو مناڵانە بەڵێ ئەمە یعنی بۆیە کە من باسیەکەم بە سەعات و بە دەقەکان کەلیمەیەکی وشێ ڕێزانێکە هێنابێتی ئەمانامی توێژینەوەیە لەسەر ئەو منداڵانە لە جیهانە ئەکرێ کابێت چەند کارکرێ و چەند پێویستەوە هیلاکی بۆ چاویان بۆ مێشکیان بۆ ملیان ئەمانە بۆ پەنجەکانیان زۆر جار دواتە تونوتیژی ئەنوێنن ئەوەنە لە بەردەم شاشەکە دانیشتۆن باش جا ڕێزان خان ئێستا ئێمە ئەم هەموو باسی یاریە جیاوازەکانەکەین زۆر جار ئەمە لە کاتێکا کە تۆ مناڵەکە هێشتا لەژێر کۆنتترۆلی خۆتە کە گەورەتر بوو ئێستا بینی ئەو جیاوازی ئەو تەنەوە زۆر کەم ئەبێتەوە بە تایبەت مناڵان لە ئێستاە هەرە بینین یاری ئەلکترۆنیەکانە ئەم جۆرە لە یاریانەیە پێم خۆشە بەڕێزت ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە خۆی یەکەم جار ئەم یاری ئەلکترۆنیانە بەڕاستی بە بەرداوامی باس لەسەرەوە کرد کە زیانی زۆرە بۆ منداڵ ئەمانە ئێستا من لەسەری خوێندومەتەوەڵە هەنێک جاری سوودی هەیە چۆن بکرێت کە ئەم سوودەشی مناڵەکە لی وەربگرێت چونکە بتەوێت نەتەوێت بۆ بە ئەمری واقع بەڵام بە چه شێوەیەک بێت کە کاریگەری نەرێنیش بەجێ نەهێڵێ بۆیە باسم کرد پێشتر وتم ئێستا لە جیهانە
شتێک نییە ئیتر قەدەغە کرێ و بڵێ نابێت لە ماڵەکانمان و بێ ئەم ئامێرە زیرەکانە ئێستا بمانێ و نەمانەوێت لە ماڵەکانمانە بەردەستە بەڵام کاتەکان زۆر گرنگە بۆ مناڵ دەستنیشانیکەی ئەمە پێش هەموو شتێکە فێرە کرد لە تەمەنی 3 ساڵیەوە هەتا تەمەنێگا بە 12 ساڵ بە وەختەکان بۆی دانێ سەیری چیش بکە ئەمە گرنگە سەیری یوتیوبەکە لە 3 ساڵی وسە بۆیڵم ئەمە توێژینەوەی تازەیە ئەبێ سەیری چی بکە لە 3 ساڵی بەڵێ لە 3 ساڵی بۆ 6 ساڵی ئەچێت بە سەیری یوتیوبەکە سەیری هیچ ناکە بەس لەژێر کۆنتترۆلی دایک و باوکە چ بەرنامەی لە یوتیوبە دەرەهێنێت چی ئەکرێ نابێ ئەو موبایلە زیرەکی کە بەدەست مناڵەکەەوە بێ هەموو بەرنمەیەکی وەکو ئایفۆن تیای بێت مەمنوعە لە جیهانە ئێستا بە تایبەتی لە ئەسکەندەنافیا من باسەکەم چکە خۆم لەوێ بووم مناڵ نۆکیایەکی کۆنی ئەیەنێ کە هیچ بەرنمەیەکی تیانە بەس تەلەفۆن بگرێ و بیکوژێنێتەوە یوتیوبێکی بۆ دا ئەنێن و بەس لێ و سێری ئەو بەرنامانە بکە کە پێویستەکە دیاری کراوە هەتا 12 ساڵ کە تۆ ڕاوهێنا لەسەر ئەمە فێرە کرد وە لەوێژ لە باڵین وەکو وڵاتێکی دانیمار هیچ مناڵە موبایلی پێنە تابێ بە 10 ساڵ چکە لە 10 ساڵی و ئەبێ فێری موبایلی بکەیت بەس بەداخۆ لە کوردستانە منە بینم 4 5 6 حەو ساڵتە بڕۆ بۆ عمرەکان ئەموو موبایلێکیان پێم موبایلە زیرەکانە کارێکە اینجا بۆ پرسیارەکەی بەڕێزەی ئێمە چی یاریەک دابنین دەستنیشان بکەیت چی ئیسفادەیەکەکە ئەگاتە تەمەنی 12 ساڵ با بگرین هەتا 16 ساڵ لەم عمرەیە ئێمە ئەبێت چەند سەعات سەیری بکە نزیکی 4 سەعات زیاتر نابێ ئەو تەمەنانە زیاتر سەیریکە 2 سەعاتی ئەبێ بۆچی دابنێ بۆ ئەو یاریانەی کە ئیسفادەی لێکا لە ناو خوێندنا لە ناو قوتابخانەدا چی پەیوەندێکی بە قوتابخانەوە هەیە ئەبێت تۆ لەو پرسیارانەوە بۆی بێنیتە ناوە ئیسفادەی لێ بکە نەچێتە سەر مەوزوعەیەکی کە زۆر دوور بێت لەوەوە بۆیە گرنگە لەو تەمەنیا 2 سەعاتی بەس بە زیرەکی مناڵێکەوەت بۆی دەربێنیت کە پەیوەندی بە قوتابخانەکان و بە دەرزەکانەوە هەبێت ئەمە گرنگە 2 سەعاتەکەی کە ئەم یاری ئەلکترۆنیانە هەیە اینجا ئەم یاری ئەلکترۆنیانە ئەبێ بزانی لەو تەمەنەدا ئەم یارەتون و تیژانەی کە نازان پۆبجی ناوەمەی فیشک و تەقە و نازانم یەک دنیا شت ئێنە ڕۆژانە لیان نەبرۆجام زۆر گەنجە بینم وڵا فیشەکەم پێ نەماتۆ تۆزێ بۆستە و باپڕیکەمەوە ئەمە کاریگەریە لە وڵاتانەی ئێمەیە زیاتر مەشغوڵە مناڵ گەنج بۆ چکە ئێمە مناڵ زۆر بە وەرزشەوە مەشغوڵ ناکەیت من ئەوان ئەوەی کە مناڵ لەو تەمەنەیە بە یاریێکی تۆپەوە سیر ئەکات یاریەکان بزانێت چۆن چی ئەکرێت بەو پۆبجیشتۆ خۆی مەشغوڵ ناکە کە ئیسفادەی لێ ناکە مناڵی ئەوە فێری وەرزشەکەن لە عمری 10 ساڵیەوە هەتا 18 ساڵ لە هیچ نەکە لە یەک وەرزشە ئەبێ بەشداری پێ بکەن بۆی ڕۆژانە دوای خودی خوێندنەکە بە وەرزشەکەەوە مەشغوڵ بێ کە تۆ مناڵە بە وەرزشەوە مەشغوڵ کرد خۆی ئەو نەبیرکردنەوە ناچە بە لە ئەم تۆنگ و تیژیە ماندووشە بێت بەڵام مناڵی ئێمە بێ ئیشە بەداخەوە مناڵی ئێمە لە 12 ساڵیەوە هەتا 18 ساڵی من زۆریان ئەبینم ڕۆژانە پرسیاریان لێکم زانم ڕۆژەکە بەچی ئەبەنە سەر ئەوەی کاڕۆنە دەرەوە و وەخت بە بێ ئیشی لەو پارکانە ئەسوڕێنەوە و یان لە سنتەرێکە ئەسوڕێنەوە یان لە ماڵۆ دانیشتۆ بە دیار ئەم ئەلکترۆنیانە و تووڕێە و خەڵکە کوژێ و خۆی هەستیش یەک شتی کەشمان هەیە دایمەم لە تەمەنی 12 بۆ 16 ساڵ ئەو مناڵانەی کە زۆرە چنە ئەم سەر ئالەتانە حەز ئەکەن خۆشیان دوای تەجروبە بکەن ئەو نەئەبینن دوای هەستێکیان وا بۆ دروستە بێت کە تاقی بکەنەوە اینجا بۆیە مناڵمانەیە 14-15 ساڵ ئەڵێ وڵات دەمانچەی پێ وەڵاش حاڵەتێکی فیشەکێکی تاقان شتێکی کرد بووە ئەمە لەبەرەوە نێت تەجروبە کرد ئەو نەدانیش بە دیار ئەمالەتانەوە اینجا خۆیەت تطبیقی ئەکە چکاڵە کاتی ئەوم هەیە ئیتر بزانم یاری خاتۆ ڕێزانەوە کە دوایین پرسیاریش بیکەم دوایین پرسیاری من نازانم هاوکارم پرسیاریمەوەیان نەبەس یعنی زۆر جار سیرێکی هەندێک یاری کە لە نێو ئایپاد و ئامێرە چیرێکەکانەوە هەیە منداڵ داوای ئەوە شەکا کە لە واقعدا ئەو یاریانەی بۆ بەکەردرێ ینی بۆ نمونە ئێستا کەم مناڵ هەیە بووکەڵەی سپایدەرمانی نەبێ یا هەندێک بابەتی تر ئەمەیان لە ڕووی سایکۆلۆژیەوە پێت وایە کاریگەری هەبووە لە ڕووی ئەوەی کە منداڵەکان بۆ ئاراستەیە بیر بکاتەوە کە ئەو بووکەڵەیەشی دەبێت لە ژیانی واقعیشدا هەبێ خۆی فانتازیایە دروستەکە بەڵام سیرەکەی لێرەیە بۆ یەکی بە واقعیتەوە
بەس شتی فەنتازیان مناڵ بەرەوەی هێمۆجینی زۆرە زیاد لە حەدبیر ئەکاتەوە لە شتەکان حەزەکە بە واقعی هەیبێ ئێمە هەموو شتێک نابێ بۆی بکەین بە واقعی بۆی بخینە بەردەمی چکە دایک و باوک بۆیە ئەڵێ بێ بیرکەینەوە زەرەر ئەیا لەو یاریانە نەک لە بەروی هەر دڵی مناڵەکە خۆشکی ئەو شتەی بیتی و بڵێ با خەفەت نەخوا ئەمە هەڵەیە لای دایک و باوکە بێ بیرکاتەوە چکە ئەم یاریانە ئیسفادەی لێ ناکە ئەو شتێک کە پێویستێتی ئێمە ئەبێ لەسەر سێ چوار شت بە نەمایاری دروست بکەین لەسەرەوەی فکری بێ لەسەرەوەی فێربوون بێت پەروەردەی بێت و پێی تەمەنەکە بێ ئەمە ئەبێ بیری لێ بکەینەوە کە من تەمەنی 10 ساڵ بێ و بچم ئەم هەموو ئالەتانی بۆ بکردم و بیکەم بە واقع ئەی لە 20 ساڵەیە داوای چیکە ئەکات دەگەر چاوەڕێ بکات دایک و باوک بۆی بکەیت لەبەرەوە گرنگە بە پێی تەمەنەکەی خۆی ئەو شتانە بکەیت وە ئیسفادەشی لێ ناکە ئێمە لە کۆنداگە بگەڕێنەوە ماڵە باجێنەمانە بوو کلااوێنەمانە بوو لە کۆڵا پێنج بەردەیەکمانە کرد هەڵما قۆمانە کرد یعنی ئەما گەبیری لێ بکەیتەوە من ئێستا زۆرترین کات حەزەکە مناڵ ئەمانە بکە چکە لە ڕووی زانست و فکریەوە شت فێرە بێت کۆمەڵایەتی ئەبێت زیاتر تێکەڵاو ئەبێ بنسە من ئالەتێکی زیرەکێمێ من تەنهای ئەەکەم تێکەڵاو نابێت لەگەڵ خۆشەگیرە بێ بەڵێ چکەیتە پێویستی بە کەس نییە خۆی و ئالەتەن ئێستا زۆر مناڵ هەیە بەس لە ناو ئالەتەکەیان بیکوژێنەرەوە دوو وشە ناتوانێت بڵێ دوو شت نازانێ یاری نازانێت لەگە مناڵێکا بکە تێکەڵاو نابێ من کە مناڵێکم بۆیە بۆ باخچە حتا جاری وا هەیە مانگەگەر پەلێتی لە زۆر ڕۆمەڵم بۆ ئەڵاخر ئایپاتەکەم مۆبایلەکەم بەرنامەکەم یعنی مێشی 24 سەعاتە بچێتە سەر ئەو یاریە بیر لەوە ناکاتەوە کە لێرە فێر ببێ بەس دوای مانگەکە کە ڕامانێنا دوورمان خستەوە سێرەکە لێرە فێرە بێ لێرە یاریەکە لێرە وەرزشەکە لێرە تێکەڵاو ئەبێ دوای ماوەیەک موبایلەکەی خەمە بەردەمەڵە ناتاقەتم نیە بۆ چکە زانی فێر ئەبێت واتە تۆ نەتێش یاریەکە بکە بێت جێگرەوەیەکت بۆی هەبێت دایک و باوکێمە خۆیان لە فەرموو بۆی یارەکەی نەکە زۆر زۆر سپاس ڕێزەکان بە زانیاری جوانەکان خۆش